وەک هەر ساڵێکی تر ئەم ساڵیش نەورۆزی 2024 کوردی لە قەندیلی سەرکەشەوە پیرۆزەکەین بۆ ئامادەکاریەکان تقریبا نزیکەی مانگێک ئەبێت ئێمە خەریکی ئامادەکارین بۆ نەورۆزی ئەم ساڵ بۆ ئەوی بە جۆش و خرۆشەوە بە ئامادەکارێکی تەواوەوە پیرۆزی بکەین بۆ 20 مانگ وەک هەمومان نەزانین نەورۆزی ئەم ساڵ ئەکەوێتە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بۆیە هەمومان پێکەوە بۆ 20 مانگ ئێوارەکەی پێکەوە بەرمانگ ئەەکەینەوانە بۆ 20 مانگ شەوەکەی کەرنەڤاڵ و فیستیڤال ئامادەکراوە بە بەشداری چەند هونەرمەندێک لەوێ نەورۆزەکەمان پڕجۆش و خرۆشتر ئەەکەن و هەروەها بۆ ڕۆژی 21 کاتژمێر 12 دەست بە ئاهەنگەکەمان دەکەین بە بەشداری هونەرمەندان فرمێسک حافیز مستەفا دادار و میدیا حسێن و جاسمی ساز و هەروەها چەند گروپێک ئامادە ئەبن گروپی کۆما وارگە گروپی چیای شەنگال گروپی ڕۆژ و گروپی نیسار و چەند هونەرمەند و گروپێکی تری سوپرایزیشمان ئامادەیە. نەورۆز جژنی نەتەوەی کوردەوە هەمومان نەزانین ئەم ساڵ نەورۆز کەوتۆتە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بۆیە ئەرکی ئێمەیەکە لە هەر حاڵەتێکا بێت هەر شتێکا بێ دووبارە نەورۆزی خۆمان پیرۆز بکەین و ئاگری نەورۆزی ئێمە گەشتە بکەین و پێکەوە نەورۆزەکەمان پیرۆستر و بە گورتر بکەین. بانگوازیمان بۆ گەلی کورد ئەوەیە وەرن بەشداری بکەن لە نەورۆزی قەندیلە بۆ ئەوی ئێمە پامێک بە داگیرکەران بدەین بڵێن ئاگری نەورۆزی ئێمە هەرگیز دانامرکێتەوە.